سڵاوتان لەبێت. ژینگەی تەندروست ئەو ژینگەیە کە ڕێگە بەبوونی هەموو جۆرەدارێک بچرێت تێیدا. کۆمەڵگای تەندروستیش بە زۆری ژمارەی دانیشتوان نییە، بەڵکو بەبوونی فرەیی یاخود بە ڕێگەدانە بەبوونی فرەی و هەمە جۆری مرۆڤەکان لەو کۆمەڵگایەدا. کۆمەڵگەی مرۆڤایەتی ئێستا لە هەموو کات زیاتر پێویستی بە ئاشتیە، پێویستی بە مرۆڤێکی میانەڕەوە، پێویستی بە تاکێکە کەمترین کردە و وتەی توندوتیژیانە ئەنجام بدات یاخود بنوێنێت. بێگومان ڕێگای زۆر و جیاواز هەیە کە ئێمە دەتوانین بیانگرینە بەر بۆ ئەوەی کە تاکێکی لەم جۆرە پێشکەشی کۆمەڵگا بکەین. یەکێک لەو ڕێگایانە وەکو هەمیشە مامۆستاکان دەتوانن ڕۆڵی کاریگەر بنوێنن، ئەویش لە ڕێگەی خوێندنەوەی کتێبەوە یاخود لە ڕێگەی هەڵبژاردننی کتێبێکەوە دەیان و سەدان پەیام بە خوێندکارەکان بگەن و ئامانجە سەرەکیەکەیان کە پێشکەشکردنی تاکێکی لەم جۆرەیە بە کۆمەڵگا بەتی بێنن. یەکێک لەو کتێبانە کە بەبێ دوودڵی و بەدڵنیاییەوە دەتوانین سوودی لێ وەربگرین لە ناو ژینگەیەکی زیندوی ژیانی، ژینگەیە کە مامۆستا و خوێندکارەکەش پێکەوە هەست بە مرۆڤبوونی خۆیان بکەن، ئەویش کتێبی ئاشتیە. ئەم کتێبە بەڕێز مامۆستا تەحسین حەمەغەریب نووسیوێتی و بڕیارەوەکو زنجیرەیەک بەردەوام بێ کە بەڕاستی کتێبێکی زۆر نایابە کە بەبێ دوودڵی ئەتوانی لە ناو ناوەندە پەروەردەیەکاندا لەگەڵ خوێندکارەکانمانە بیخوێنینەوە. بۆچی ئەم کتێبە گرنگە؟ جگە لەوەی کە بەڕاستی بە پشتبەستن بە ئەزمموی 9 ساڵم وەک مامۆستایە کە خۆبەخشانە لە دەرەوەی بە شەوانەکانی خۆم پرۆژەی قوتابخانە شوێنێک بۆ خۆشویستنی کتێب و خوێندنەوەم جێبەجێ کردووە، بۆیە زانم کە بەڕاستی هەڵبژاردننی کتێبێک بۆی لە ناوەندێکی پەروەردەیە لەگەڵ خوێندکارەکانە بخوێنیتەوە کارێکی زۆر قورسە و پڕ بەرپرسیارەتیە. بۆیە ئەم کتێبە ینی یەکێکە لەو کتێبانەی کە بەبێ دوودڵی دەتوانین لە ناو ناوەندەکانی خوێندنە بیخوێنینەوە لەگەڵ خوێندکارەکان، جگە لەوەی کە خوێندکارەکە فێری خوێندنەوەکەی دەیان پەیامی پەروەردەی گرنگ بە خوێندکارەکە گەیەنیت و دەبیتە هۆکاری چاندنی چەندین بەها لە ناو خوێندکارەکان. لەم کتێبەیە کار لەسەرەوە کرێت کە تاکێک بیری بێت کە ئەو لە ناو کۆمەڵگاکەی خۆیایەتی لە هەمان کاتیشدا بەشێکە لە کۆمەڵگایەکی گەورە لە کۆمەڵگای مرۆڤایەتی. ئەو کاتەی کە لە چیرۆکەکانە پێ بەپێ بەناو سروشت و گوندەکانی خۆمان و بە لە بەرچاوگرتنی تایبەتمەندیەکانی کۆمەڵگای خۆمان، ئەو کاتەی کە ناوی کوردی بەکارەهێنرێ، ئەو کاتەی کە دادە و کاکە بەکارەهێنرێت لە ناو چیرۆکەکانە بۆ کارکتەرەکان، دیارە لە گفتوگۆی نێوان خوێندکارەکان لەگەڵ یەکتری، خوێندکارەکان لەگەڵ مامۆستاکەیان و دایک و باوکەکان لەگەڵ مناڵەکانە بە شێوازی جیاواز باسیەوەکە کە داچی خاوەر هەموو شەوێک جێگە بۆ مناڵە ئەنفالەکانی ڕاخات، ئێستش لە چاوەڕوانی ئەوەیە و وێ پێمان بڵێ کە ڕابردوو لە ئێمە دابڕاونیە، لە هەمان کاتا ئەچێتەوە ناو بابەتە مێژوویەکە، یعنی بە لە بەرچاوگرتنی تایبەتمەندیەکانی کۆمەلگاکەی تۆ سروشتەکەت، ناو ولادەکانت، بەکارهێنانی زاراوەکان، ئەو کاتەی کە لە یەکێک لە چیرۆکەکاندا تەکید لەسەرەوەکاتەوە، جەخت لەسەرەوەکاتەوە کە زۆر جار توندوتیژیەکانەوانن کە ڕێگە نایەن بیر بکەیتەوە، ڕێگە نادرێت زمانەکەی خۆت بەکاربێنی، ئەو کاتی ڕێگە نادەن یا هەوڵی شێواندنی کللتورەکەت ئەدەن. ئەمانە پێکەوە ئیشکردنە لەسەر تاکێک کە دوجار هەست بکات ئەویش تاکێکە لە ناو کۆمەڵگای کوردیەوە کۆمەڵگایەکی خۆی هەیە هەست بە بوونی خۆی بکە و لە هەمان کاتیشدا کار لەسەرەوە کات کە دوجار ئەو تاکێکە لە ناو کۆمەڵگای مرۆڤایەتیە و لەبەر ئەوەی بژاردەی هەیە، لەبەرەوەی ویستی هەیە بۆی بەرپرسیارەتی لەسەر شانەوە بەرپرسە
بەتەنها لە ژیانی خۆینا بەتەنها لە خێزانە بچووکەکەی خۆینا کۆمەلگاکەی خۆینا بەڵکو لە هەموو شتەکانی زەوی نەک تەنها بەرامبەر بە مرۆڤەکان بەڵکو بەرپرسە لە هەمووانی تریش. بۆیە ئەمە زۆر زۆر گرنگە کە بەم شێوازە کارکردن و گەنجێک نەوجەوانێک تێبگات کە ئەو پێویستە حەز بە بەرپرسیارەتی بکاوە ئەو کەم نییە ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەیە. لە هەمان کاتە لە کتێبەکەیە پێمانەڵێ توندوتیژی چییە؟ هۆکاری ئەنجامدانی کردەیەک یان وتەیەکی توندوتیژانە چییە؟ تەنانەت ئەوەی کە زۆر گرنگە چارەسەرمان بۆ خاتەڕۆ و تەنانەت پێمانەڵێ کە کاتێک کە دوو خوێندکار پێکەوە هەڵناکەن کاتێ بیرروڕای جیاوازیان هەیە چۆن مامەڵە لەگەڵەمەیان بکرێت. زۆر گرنگە خوێندکارێک لەوە تێبگات کاتێک کە کەسێک توندوتیژی ئەنجامەیات ئێمە تەنیا وتە و کردارەکە لە دەرەکیە لە جیانە دەرەکەکە بینین، بەڵام ئەمە هۆکاری ناوەکی لە پشتەوەیە، باوەڕەکانی هەست و سۆزەکانی ویست و بژاردەکانی. ینی گرنگە کە خوێندکار لەمانە تێبکات کە بۆچی ئەم خوێندکارە توندوتیژی ئەنجامەدات. کەواتە ئەمەش بابەتێکی گرنگە کاتوانن خوێندکارەکان گفتوگۆی لەسەر بکەن و یارمەتییان هەیات بۆ کەمکردنەوەی کردەی گوتە و کردەی توندوتیژیان. مرۆڤی میانڕە و وەکو خۆر وایە کاتێک کە هەڵدێت جیهان ڕووناکەکاتەوە و لە هەمان کاتیشە گەرمی ئەبەخشێت. ئەمە بابەتێکە ینی بۆی کە زۆر گفتوگۆی لەسەر بکرێت، خوێندکارەکان ڕاو بیر بۆ چوونی خۆیانی لەبارەوە بڵێن. لە ناو کتێبەکەیە زۆر جەخت لەسەر پەیوەندیەکی مرۆڤانە کرێتەوە لە نێوان مامۆستا و خوێندکارە. لە یەکێک لە چیرۆکەکانە کاتێک کە مامۆستاکە بۆ ماوەی 5 دقیقە دواکەوێت خوێندکارەکان خۆیان دەست دەکەن بە دەرسەکە و بەوانەکە، بەڵام ئەو کاتەشی کە دەست پێەکەن مامۆستایەت لە هاواڵی مامۆستاکەیانە پرسن ئەڵێن هۆکار چییە دواکەوتویت ویانەوێت ئەمە زۆر زۆر گرنگە، یانیانوێ بزانن مامۆستا هیچ کێشێکی نەبووە هیچ ئاستەنگێکی نەبووە. ئەمەش زۆر گرنگە بابەتی هاوسۆزی لە نێوان مامۆستا و خوێندکار، چ خوێندکارەکە بەرامبەر مامۆستا ئەنجامی بدات یاخود بینوێنێت یاخود مامۆستاکە بەرامبەر بە خوێندکارەکە بینوێنێت. میتۆدی سوکراتی لە ناو کتێبەکەیە بەکارهێنراوە و تەنانەت لە وانەشە بە تایبەتی کە لە ناو میتۆدی سوکراتیە مامۆستا ڕۆڵی چاودێرێکە بینێ، ڕۆڵی سەرپەرشتیارێکە بینێ، بە درێژایی وانەکە خوێندکارەکان زۆرترین ڕۆڵیانەیە کە ئەمەش بێگومان زۆر زۆر گرنگە. میتۆدی سوکراتی لە کۆنەوە تا ئێستاژێکێکە لە میتۆدە هاوچەرخەکان کە بەکارەهێنرێت. بۆیە زۆر زۆر گرنگە کە لە ڕێگەی میتۆدی سوکراتیەوە خوێندکارەکان بیرەکەنەوە، گفتوگۆکەن لە نێوان یەکتریا، گوێ لە یەکتری ئەگرن، ڕەنگە لە سەرەتاوە قورس بێت، زۆر شتی ناخۆشیش ڕووبا لە پۆلەکەیە، بەڵام بۆیڵی مامۆستا ڕۆڵی سەرپەرشتیارەکە بینێ لە ڕێگەی ئەم ڕۆڵەوە مامۆستا کارێکەکە کاریگەریەکانی خراپ نەبن تاوەکو وردە وردە خوێندکارەکان فێرە بن، جگەلەوەی کە فێری گفتوگۆکردنە بن فێریەوە بن گوێ لە یەکتری بگرن، جگەلەوەی ئەم خوێندکارانە بیر ئەکەنەوە گوێیان لە بیر و ڕای جیاوازە بێ، هەستەکەن بەستەنیا خۆیان ڕاستنین، فێری بەڕێوەبردننی پۆلە بن، هەستەکەن ئەوانیش بەرپرسن لە ناو پۆلەکەیە کە ئەمانە و دەیان وانەی گرنگی تر لە ڕێگەی میتۆدەوە فێر ئەبن. ئەخلاق پێش یاسایە، ئەو کاتەی یاسا پێچەوانەی ئەخلاقە. کاتێک کە خوێندکارێک بەرکەوتنی لەگەڵ ئەمەیە هەبێت بێگومان پرسیاری زۆری لا دروستە بێت، پرسیاری ئەوەی لا دروستە بێت لە کۆمەلگاکەی ئەوە چییە گوزەرێت، کامیان لە پێش کامیانەوەیە، نەکرد لە کۆمەلگاکەیەوە لە کۆمەلگای مرۆڤایەتیە دەیان پرسیاری لا دروستە بێت بەهۆی ئەو ڕووداوانەی کە ڕوویان ڕۆژانە و ئەگەر بە تەواوەتی بەرکەوتنی نەبێت بێگومانە و کاتەی کە کاریگەری لەسەر ئەو دروستەکە لەسەر ژیانی لەسەر پرۆسەی خوێندنەکەی بەدڵنیایی و بەرکەوتنیە بێ و بەدڵنیاییشەوە پرسیاری لا دروستە بێت. ئەو کاتی کە بۆ نمونە باسی کۆمەڵێک کەسایەتی وەکو مارتن لۆسەر کینگ و یان بۆ نمونە غاندی یاخود نێلسۆن ماندێلا ئەمانە کە لە یاسای وڵاتەکەی خۆیان دەرەچن لەبەرەوەی کە پێچەوانەی ئەخلاقی ئینسانیە، لەبەرەوەی توندوتیژی هەیە، لەبەرەوەی جیاوازی هەیە، لەبەرەوەی وەکو ئینسان هەمووان وەکو ئینسان سیر ناکرێن. بۆیە
جگەلەوەی کە ئەم بابەتانە بابەتی گفتوگۆی گرنگن و ئەنجامی کاری ئەوان چیە پرسیاری زۆر لەبارەی ئەمانەوە دروست دەبێت لە هەمان کاتیشا زانیاری وەرگرتنە لەبارەی ئەم کەسایەتیانەوە گەڕانە بە دوای ئەم کەسایەتیانە جگەلەوەی زانیاری زیاتر وەرەگرن لەبارەی کۆمەڵێ بابەتی زۆرتری تریشەوە فێربوون چییە وەهم چییە خەیاڵ چییە چەند گرنگە کە خوێندکارێک تێبگا و کاتێک کە لە ڕێگەی خەیاڵەوە ئینسان ئەتوانێت خۆی بخاتە شوێنی ئەوانی تر و هەست بە ئازاری ئەوانی تر بکە زۆر گرنگە خوێندکارێک لەوە تێبگات کاتێک کە کەسێک تونند و تیژی ئەنجامەیات ئێمە تەنیا وتە و کردارەکە لە دەرەکیە لە جیانە دەرەکەکە یابینین بەڵام ئەمە هۆکاری ناوەکی لە پشتەوەیە باوەڕەکانی هەست و سۆزەکانی ویست و بژاردەکانی ینی گرنگە کە خوێندکار لەمانە تێبگات کە بۆچی ئەم خوێندکارە تونند و تیژی ئەنجامەدات کەواتە ئەمەش بابەتێکی گرنگە کاتوانن خوێندکارەکان گفتوگۆی لەسەر بکەن و یارمەتیان هەیە بۆ کەمکردنەوەی کردەی گوتە و کردەی تونند و تیژانەوە زۆر گرنگە کە خوێندکارێک مناڵێک لەوە تێبگات کە لە کردەی تونند و تیژیە بەڵگەی عەقڵی و یاسایی و ئەخلاقی چین ئەو کاتانی کە ئەم بەڵگانە هەن کردەیەک یان وتەیەک تونند و تیژیە کە ئەوەش دیسانەوە گرنگە لامان کاتە گرنگە کە خوێندکار بزانێت ئایا هەموو کاتێک گفتوگۆ پێویستە گفتوگۆ تاکە چارەسەرە ڕاستە لە چەندین شوێنە کاریگەری گفتوگۆی خستۆتە ڕوو وەکو چارەسەرێکی گرنگ بەڵام لامان کاتشایی کاتێکە گفتوگۆ کاریگەری نابێت چی بکەین ئایا ئینسان ئەتوانێت لە پێناوی چیە خۆی با بە کوشت یان شەڕ بکات و لە هەمان کاتە کامان هەمووی بابەتی گفتوگۆی گرنگن و لە هەمان کاتە باس ڕخنە لە مرۆڤەگرێت لە بەرەمەکانی مرۆڤەگرێت لەوەی کە شەڕ چ ماڵوێرانیەک بە دوای خۆیان بەجێ هێڵێت جگەلەوەی کە ئەوەی کە بەدەستهێنراوە لە ماوەیەکی زۆرە لە ماوەیەکی کورتە هەمووی کۆتایی پێهێنرێت و لە هەمان کاتە لە بابەتی زانستە لە بابەتی داهێنانە لە چەندین شوێنە جەخت لەسەرەوە کاتەوە کە گرنگە نەوەیەک پەروەردە بکرێت و نەوەیەک هەبێت تێبگا لەوەی کە زانست چەند گرنگە کە چەند گرنگە کە کەسێک داهێنان بکە بەڵام لامان کاتیشە ڕخنەی ئەوەش دەگرێت کە لە یەکێک لە چیرۆکەکانە کە ڕاستە زانست زۆر شتی بۆ ئاسان کردین و زۆر شتی گرنگ و پێشکەوتووی بۆ هێناینەکایەوە لە هەمان کاتیشە زۆر لاوازی ئێمە مرۆڤی دەرخستووە کەواتە ئەمانە هەمووی بابەتی گفتوگۆی گرنگن و کە مامۆستا خوێندکارەکان دەتوانن پێکەوە گفتوگۆی لەسەر بکەن و بەدڵنیاییەوە سوود و کاریگەریە بێت زۆر سوپاستان دەکەم و بە هیوای سوود بینین